شاری سلێمانی لە 1940 دامەزراوە هەتا ئێستا 2022 زای نییە. ئەم مێژوە کە شی ئەەکەین و بەراوردی ئەەکەین بەدەژێ ئەو مێژووە نەک تا 1960 زایینی هیچ کۆمەڵکوژیەک لەم شارەدا هێندێک کۆمەڵکوژی زعیم سدیق لە 9 حوزەیرانی 1963 ڕووی نەداوە. یەکەم کۆمەڵکوژیە لە مێژووی شاری سلێمانیدا تەواو لە مێژووی هەموو کوردستانی باشووردا لە مێژووی هاوچەقدا تایبەتێک واسی دەکەین. یەکەم کۆمەڵکوژیە کە شارێک ڕۆبەڕووی ئەبێتەوە و تایدا نزیکەی 280 غەزەبنە قوربانی لە ماوەی تەنیا چەند کاتژمێرێکی ڕۆژێکدا کە 9 حوزەیرانی 1963 لەسەر دەستی فەرماندەری بیستی عێراق کە زعیم سدیقە هیچێکە لە کەسایەتە توندڕاوە سونیە بەعسیە موسڵاویەکان کە لە کودای بەعسیەکان لە 1960 زایینی ڕۆڵی خراپ ئەگەڕێت و ئەم کۆمەڵکوژیە کەوتجا لە مێژووی کاوشەقی کووردا لە سەرەتای کوردستان ڕۆدا بۆ حەجمە گەورەی ڕۆژێکدا ئاگادار بە لە بەرامبەر ڕژەمێکی ستەمکار کە ڕژەمی عێراقە لەسەر بە شارێک شایستەی سلێمانیە ئەگەر ئاوە لێ بڕوانین ئەبێتە سەرەتایەک بۆ ڕستپێکردنی شەڕی عێراق بەرامبەر بە کورد. یعنی ڕێک 9 حوزەیران کە کۆمەڵکوژیەکە ڕوو ئەدات بۆ 10 حوزەیران ڕۆژی دواتر حکوومەتی عێراق شەڕی سەرتاسەری ڕائەگەنە دژی شۆڕشی ئیلۆ دژی شۆڕژێڕانی کورد و دژی ڕزگاری خازی کوردی لە باشووری کوردستان. بەڵام کورد لە مەعادلەکەیە بەڵام سامێژەکە ئەمەیە بۆ ئەمە بەردەوام دووارا بێتەوە ئەسە بەردەوام دووارەوەتەوە ئەمە سێ هۆکار زیاتری نییە. یەکیانەوەیە کە کورد لە ئەزر و داواکانە نەبووە داخەوە. کورد قوربانی داوە. کورد کەساری باس تەقیداتی کردووە. کورد نەترساوە. کورد بەردەوام چۆکی دانەداوە. بەڵام لە بەرامبەر ئەمەدا کورد هەمیشە لەناو خۆیان یەکریز نەبووە. کێشەی ناوخۆیی هەبووە، ملانی ناوخۆیی هەبووە. ئەمە ملانەیە هۆکار بۆ لایەن دەوڵەتانی ناوەندی بقۆز بێتەوە بۆ لەدانی کورد. لە پشتری ئێمەوە دەوڵەتانی زلهێز کە ئەزان کورد یەکریز نییە. كل سەر ڕووداوە سیاسیەکان واقعێکی فعلی هەیە بەڵام واقعێکی سیاسی نییە. مثلا بۆ نمونە ناتوانێت خۆی یەکریزکە، ناتوانێت خۆی کا بە یەک پیامی سیاسی، ناتوانێت وڵاتە سیاسیەکان قایل کە ئەمە توانێت لە بەرامبەر دەوڵەتانی ناوەندیە بوونی هەبێت. ئەم وایە دوجار وڵاتان زلهێزیش لە معادلەدا پشتی دەوڵەتانی ناوەند دەگرن، پشتی کورد بەردەن بۆ چۆن ئامادە بەخوا نەکەنە قوربانی ملانەی کورد.